گەرمیان کە سەرڕم و هێڵی پێشەوەی بەرەنگاری کوردستانە بەرامبەر داگیرکاران و ناحەزان و هەروەها بەرامبەر تەعریبیش. ئەمڕۆ لە گەرمیانەوە لە کەلارەوە خەڵکی گەرمیانی شان بەشانی تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان هاوسۆزی و یەکدەنگی خۆیان لەگەڵ هەولێری پایتەخت ڕاگەیاند و دژی ئەو هێرشە موشەکەی ئێران ڕاوەستان. لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان. میوانەکەمان زۆر بەڕێز شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵماندایە. کاک شوان شەوتان باش، ماندووش نەبن. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. خۆپیشاندانی فراوانی جەماوەری ئەمڕۆی کەلار چ پەیامێکی گەیاندە هەولێر و تەواوی کوردستان؟ بەڵێ زۆر سوپاس. تەبعاً گەرمیان ئەمڕۆ لە خۆپیشاندانێکی جەماوەریە جگە لە سەرکۆنەکردنی هێرشە ناڕەواکانی ئێران پەیامی پشتگیری و پەیامی دڵسۆزانەی خۆی بۆ خەڵکی هەولێر بۆ پاراستنی کوردستان گەیان لە خۆپیشاندانێکی جەماوەریە سەرجەم چین و توێژەکانی گەرمیان ئەمڕۆ بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بەو ڕۆحەی کە ڕوبەڕووی بەعسە بووینەوە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بەو ڕۆحەی کە گەرمیانیەکان هەمیشە خوێنیان لە سەر دەستیان بووە بۆ پاراستنی کوردستان ئەمڕۆیش بە یەک دەنگ ئیدانەی هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێرانیان کرد بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک شوان، کەواتە چۆن ئەم یەکبوون و ئەم جۆش و خۆشەی کوردستانیان پەرەی پێ بدرێت لە دەرەوەی بیری تەسکی حیزبایەتی تێیپەڕێنین و هەستی کوردستانی بوون شوێنی ئەوانە هەمووی بگرێتەوە؟ ئەمە چۆن گەشەی پێ بدرێت؟ لە ڕاستیە ئێمە هەرێمێکین لە جوگرافیایەکی ئابلوقە دراوین، چ لەلایەن دراوسێکانمان جگە لە ئابلوقەی خودی بەغداش ئەو هەموو تەحەدیاتانەی کە لە سەرمانە، ئەو هەموو چاوپیا هەڵنەهاتنەی بە هەرێمی کوردستان لە چوار دەورەکەمانەوە، ئەمە ئەوە ئەخوازێ کە ئێمە بەڕاستی هەمیشە یەک هەڵوێست و یەک دەنگ بین بەرامبەر پلانی دوژمنان، چونکە لە ڕاستیە دوژمنان حزب ناکانە ئامانج، ئایدۆلۆژیا و ئایدیایەکی دیاریکراو ناکەنە ئامانج، کە لە پەلاماری هەولێرە دەن ئامانجەکەیان پارتی نییە، ئامانجەکەیان کوردستانە، ئامانجەکەیان حکوومەتی هەرێمی کوردستانە. واجبی هەموو کوردێکە بەڕاستی داکۆکی لە خاکی خۆی لە حکوومەتی خۆی لە هەرێمی خۆی بکات و بە درێژایی مێژوویش لە هەر کوێدا ئێمە یەک هەڵوێست و تەبابین و پێکەوە خەباتمان کردبێ دەستکەوتی گەورەمان بەدەستهێناوە و دوژمنەکانیشمان جورئەتی ئەوەیان نەکردووە بەڕاستی ڕوبەڕووبمان ببنەوە و بە عەکسیشەوە لە هەر شوێنێکە ئێمە پەرتەوازە و فرەلایەن بین ئەو کاتە توانیوانە زەفەرمان پێ بێنین. بۆیە یەکی هەڵوێستی و یەکدەنگی زەرورە وەکوی ئەمڕۆ لە گەرمیان بینیمان هەموو خەڵک بەڕاستی بە ڕۆحێکی کوردانە و نیشتیمانیانەوە بۆ داکۆکیکردن لە کوردستان هاتبوونە دەرەوە. زۆر باشە، کەواتە کاک شوان وەکو ئێوە ئاماژەتان پێدا، ئەنی تا چەند یەکگرتوویی گەلی کوردستان دەتوانێت پیلانی دوژمنان گوتان چواردە ورمان ئابلۆقەی دوژمنایەتیە، تا چەند دەتوانێت ئەو پیلانانە هەڵبۆشێنێتەوە؟ بە دڵنیاییەوە کە ئێمە یەکگرتوو یەک هەڵوێست بین کە خاڵی هاوبەشی ستراتیژی و نەتەوەیمان، یعنی لەسەر ستراتیژە نەتەوەیەکان خاڵی هاوبەشمان زۆرە، ئێمە چارە نووسمان یەکە و لە هەر کاتێکدا دوژمن وەکووتم پەلاماری دابین، پەلاماری خەڵک و خاکی کوردستانی یعنی داوە، ینی بینیمان کە تۆ کوردستان ئەنفال کرا
ژن و منداڵ و پیرەپیا و گەنج و هەمووی پێکەوە بران بۆ خواری عێراق و لە بیابانەکانی عەرعەر و سەماوە زیندە بەچاڵ کران کە هەڵەبجە کیمیا بارانەکرا حزبێکی سیاسی و پێشمەرگەی حزبێکی سیاسی بە ئامانج نەگیرا هەڵەبجەیەکان و شارێک بە ئامانجگیرا 5,000 کەسیان تیا شەید کرد کە لە 16 ئۆکتۆبەر کەرکووک داگیرکرا کەرکووک لە حزبێک نەڕۆیشت ئەوە تا ئێستێشە بینین پرۆسەی تعریب و داگیرکاری کەرکووک بە شێوەیە لە شێوەکان بەردەوامە خۆ ئەگەر بۆیان سەری بگرتایە بەرەو لە پردیەوە بەرەو مەسەلەن هەولێریشە ڕۆیشتن بۆیە کە ئەزانین ئەم بەڕاستی ئامانجی دژمنەکانمان ینی ئامانجیان حزبێک و لایەن یەک نییە بۆیە بۆ پاراستنی کوردستان بۆ داکۆکیکردن لە هەرێمی کوردستان ئەبێ ئێمەش بەڕاستی یەک هەڵوێست و یەک دەنگ بین بۆ ڕوبەڕووبوونەوەیان زۆر باشە زۆر بەڕێز شوانکەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش